ئەمانە ژمارەیەکن لەو شۆفێرە بارهەڵگرانەی لە مەرزی شووشمێی سەر بە شارەدەی تەوێڵا کار دەکەن و خۆڵی ئاسن دێنە هەرێمی کوردستان. ماوەی چەند ساڵێکە کێشە و گرفتەکانیان بۆ چارەسەر نەکراوە. چەند ڕۆژێکیشە بۆی مانگرتنەوە کارکردنیان لە مەرزەکە ڕاگرتووە. ئەو شۆفێرانە داوا دەکەن گەراجێکیان بۆ بکرێتەوە بۆ ئەوەی دادپەروەرانە وەک یەک لە کارکردن لە مەرزەکە سوودمەند بن. ئێمەش دەواکەین بکرێ بە گەراج لەگەڵ ئەوانە وەکو براتی کە نانەبێت لە مەرزای خۆین دەواشمان نەکردووە لەوان زیاتر ئیش بکەین ئێمە لە مەرزایە با ئەوانیش حەزەکەی باری یەکەم ئەوان بیکەن و ئەم داواکارانەی ئێمە خۆ وەبزانام ساڵی پاریش بواتی راپۆرتێکت کرد لەسەر ئەمە ساڵێکە تو لە کێشە و ڕۆشتووە ئێستا مدیر ناحیە پشگیرمانە قایمقام پشگیرمانە لە 27 مانگیشە پارێزگار کتابێکی کردووە داوای هەفتەیەک مۆڵەت لە ئێمە کاکە ئەم مەرزە نظامی تێخاو بیکا بە گەراج ئەمڕۆ 23 ڕۆژە ئەم گەراجە هێشتا هەر نەکراوە و ئێمە دەسیمان پێکرد. خەڵکی سنوورەکەین ئەوان لە مانگی 12 سێ بارمەیە قایمەکانمان لە پاسەوانی سنوور هەیە ئەوە ئەو شتە ڕوون و پاسەوانی سنوورە توانێت ڕوون و ئاشکرای کاتۆ کەوا زەلاممانتیایە سێ باری هەیە 4 باری هەیە زەلاممانەیە 7 باری هەیە لەو مانگا ئێمە داوامان کردووە گەراجێکمان بۆ بکرێ یەکی ژمارەیەکمان پێ بدرێت عەدالەت بگەڕێتەوە بۆ ئەم مەرزە. بەشێکی دیکە لە شۆفێرانی مەرزەکە بەوەی گردبوونەوە و مانگرتنی هاوڕێکانیان ڕێگەیان نادرێت کار بکەن و داوا دەکەن پارێزگاری هەڵەبجەولانە پەیوەندیدارەکانی سنوورەکە کێشەکەیان بۆ چارەسەر بکەن. وە سندیکایشی یەکلایی کەرەوەی ئیشی سایەقە ئێمە کارمان بە محافەزە و ناحێ و ئەم شوێنانەوە نییە لەبەرەوەی ئێمە سندیکا مەرجعەتی ئێمەیە بەیانیش دانیشتنمانەیە لە سندیکای یەکلایی ئیشی خۆمان لە سندیکا ئەکەینەوە بە زۆرینەی دەنگ هەر کەسێک زۆری نەبوو ئیشەکەی سەرەگرێتەوە. لە ساڵی 2011ەوە خۆڵی ئاسن لە سنووری ئێرانەوە بۆ هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو مەرزەوە هاوردە دەکرێت. جگەلەوەش ڕۆژانە شمەک و کاڵا ئاڵوگۆڕ دەکرێت و زیاتر لە 200 شۆفێر لە مەرزەکە جموجوڵی بازرگانی بەڕێوە دەبن. بەڕێوبەری ناحی بیارەش لەبارەی کێشە و گرفتی ئەو شۆفێرانەوە دەڵێت هەوڵ دەدەین لە ڕێگەی کردنەوەی سندیکایەکەوە کێشەکانیان چارەسەر بکرێت. ئاخیرا کۆمەڵی کێشێکە سەریان هەڵا ئەو بوو دیار بوو کە هەڵەبجە بوو بە محافەزە پارێزگای هەڵەبجە هەستا بە زیاتر تەنزیمکردن و چاکردنی ئەم ئیشە بڕیاریاندا کە سندیکایەک بکرێتەوە لەم سووریا سندیکای شۆفێران بۆ هێڵی ئاسنەکە و ئێمەش وەکو ئیدارە پابەندین بۆ بڕیارانەی کە لە پارێزگارەوە بۆمانێت. بەوتەی بەشێک لە شۆفێرانکردنەوەی گەراجێک بە چاودێری سندیکای شۆفێران کێشەی کارکردن لە مەرزەکە چارەسەر دەکات. بەپێی زانیاریەکانی پەیامیش پارێزگاری هەڵەبجەولانی پەیوەندیدار هەوڵەکانیان بۆ چارەسەری ئەو کێشەیە چڕ کردووەتەوە بۆ ئەوەی کارکردن لە مەرزەکە و ئاوردەی خۆڵی یاسن بۆ سنووری پارێزگای سلێمانی و کەرکووک دەست پێ بکاتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام مەرزی شووشمێی سەر بە شارەدەی تەوێڵە.